ئەمڕۆ کۆنتێنەرێکی تر لە کەلوپەل و هاوکاری لە ڕێگای خارمەشا جوانی کورد نینا مورات لە وڵاتی ئوسترالیا گەیشتەوە هەرێمی کوردستان. کۆنتێنەرەکە کۆمەڵە کەلوپەلی هەمەجۆری لەخۆگرتووە کە لە ناویدا پێداویستی زۆری پزیشکی تێدایە، هەر لە جیهازی تەندروستی و پێداویستی نەشتەرگەری و دەرمان و جگەلەوە کۆمەڵە پێداویستی زۆر لە بواری پەروەردەی و لە بواری کۆمەکی مرۆیی تێدایە. ئێمە هەوڵ دەدەین لە ڕێگای سنتەری ڕایال بۆ ئاڵوگۆڕی کەلتوری کە لە کوردستان سەپەرشتی ئەم پرۆژەیە دەکات و بە تەنسیق لەگەڵ دامەزراوە فەرمیەکانی ئێرەم کەلوپەلانە بگەێنرێتە هەم نەخۆشخانە و دامەزراوەکانی ڕانیە و دەوروبەری هەم بۆ کوردستان بە شێوازێکی گشتی و ئەمە پرۆژەیەکی هاوکاری بێ بەرامبەرە و ئەمە چوارەمین یا دەکرێت بڵێم پێنجەمین کاروانی ئەم خاتونی ناوبراوەیە کە بۆ پشگیریکردنی کاری مرۆیی دەینێرێتەوە هەرێمی کوردستان. خاتونینا وەک خانمەشا جوانێکی کورد لە پەیوەندی خۆی لەگەڵ یانەی ڕۆتەری لە ئوسترالیا هەوڵی داوە پەیوەندیەکی فراوانی مرۆیی بۆ پشگیریکردنی هەرێمی کوردستان پەیدا بکات کە لە ڕێگایەوە توانیوێتی و ئێمەش لە سنتەری ڕایەڵ متمانەی ئەوەمان لەگەڵ یانەی ڕۆتەری وەرگرتووە کەم کەلوپەلانە بە ئەمانەتەوە بگەێنرێتەوە دامەزراوە فەرمیەکان لە ماوەی ڕابردوودا لە کۆنتێنەرەکانی ڕابردوو بەشێکی زۆر لەو پێداویستیانە گەیەندرانە نەخۆشخانەکانی ڕاپەڕین و لە قۆناغی دووەمی یا لە قۆناغی ئێستاشدا هەوڵ دەدەین بە هاوکاری و هەماهەنگی دامەزراوە گشتیەکانی ڕانیە و نوێنەری خۆیان کە دێتەوە هەرێمی کوردستان پلانێک دابنێن بۆ دابەشکردنی بە شێوەیەکی بێ بەرامبەر بەسەرلایەنی پەیوەنددار.